خاوەن پێداویستیە تایبەتەکان و ڕێکخراوەکانی خاوەن پێداویستی تایبەت لە ماوەی ڕابردوو هاتنە بەغدا. لە هاتنەکەیانە داوای هاوتاکردنی موچەی کەمەندامانیان کردوکۆ عێراق. لەگەڵەوەشە نامەیەکیان پێبوو بۆ بەڕێسەرۆک وەزیرانی عێراق هەندێک پێداویستی خاوەن پێداویستی تایبەتیان داوا کردبوو. چەند ڕۆژی ڕابردوو دوای ئەوەی کە داواکەیانم بەدەستیدایە بەڕێسەرۆک وەزیران، سوپاس یەکەم کە بە زووی بەدەمەوە هات و ئەم پێداویستیانە کە کورسی کەمەندامانن و گۆچانی نابینایان و سەماعی گوێ بۆ نابیستان ئەمەی بۆ دابین کردین و ئەمڕۆ گەیشتە دەستمان لە شاری سلێمانی و ئینشەڵڵا دەیگەیەنینە دەستی خاوەن پێداویستی تایبەت و کەمەندامان. سوپاسی دووبارەمان بۆ بەڕێسەرۆک وەزیرانی عێراق بەڕێز محەممەد شێخ سوودانی کە بەدەم داوای کەمەندامانەوە هاتوو و بەڵێنیشی داوە لە ئایندا هاوکاری زیاتریان بکە.